وەڵامی یەکێتی ئەوەیە کە بەری ڕۆژ بە بێژنگ ناگیرێ، نە عیبادی با سەرۆک وەزیرانیش بی، نە کەسیت کەش دەتوانی دەور و ڕۆڵی پێشمەرگا لەبیر بکا و لەبیر بباتەوە. ئێمە شەیدەکانمان، قەبرستانەکانمان، بریندارەکانمان، جەپەکان، دارەکان، بەردەکان، خانوەکان و لاشە مردووە بۆگەنەکانی داعشیش شایدی ئەوە دەدەن کە چێ لێرە قارەمانیتەکانی تۆمارە کرد، پێشمەرگە تۆماری دەکرد و ئێمە پشتیوانی لەو بەیانە دەکەین کە سەرۆکاتی پەرلەمانداری. پێم وایە بەعسیەکان و هێزەکانی مەغۆلیش هەر ئەوها کاریان کردووە، کارێکی زۆر خراپە و ئەوە داوا کراوە لە حکومەت لە جێهاتە نێو دەوڵەتیەکان بەداخەوە هێشتا هیچیان باواجی بخواین هەڵنەساون لێکۆڵنەوەیکی ورد بکەن لەسەر کێشەکانی کە ڕوویداوە. ئەخەگە حکومەت ئێستا دەگۆڕی حکومەتێکی کاتی دادنێ ئەخفریا ئێوە دەکەوی هیچ بکاتن تا انتخابات. دوایە ئەگەر بۆ یەکێتی نیشتیمانی بۆ ئێمە مانان ئێمە لە حکومەتەکە داین. هێزەکانی تریشان دەچیان قاچێکی لە حکومەت و قاچێکی لە دەرەوەیە. بۆیە من پێم وایە ئێمە وە لە کاتێکدا باش دەزانین بڕیاری ئەوروپا و بڕیاری ئەمریکاش دەڵێ ئێمە پشتیوانی لە حکومەتی هەرم بەناویش هێناونی بەناو بۆ بەناو هێناونی بەناو هێناونی باسی سەرۆکی حکومەت دەکە، باسی جێگری سەرۆکی حکومەت دەکە بۆ ئەوەی جارێکی تووشی داوی لایەنە سیاسیەکان نەبن. ئێمە کۆنگرە یەکێتی بە مانگونی وەک بە 2 مانگ لە پێش هەڵبژاردننی ئەنجومەنی نیشتیمانی دەکەین، یعنی کۆنگرە هەوڵە دەین ببێ بە یەکێک لە میهرەجانەکانی هەڵمەتی هەڵبژاردن.